سیستەمی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان لە سێدەی ڕابردوودا هەڵقوڵاوی سیاسەتی هاوبەشی دوو حیزبی دەسەڵاتداری یەکێتی و پارتیە کە بەردەوام لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا دژی یەک بوون و لە دوای هەڵبژاردنەکانیش پۆستەکانیان لە نێوان خۆیاندا دابەش کردووە. ئەو قەیران و نەهامەتیانەش کە بەسەر خەڵکی کوردستان هێنراوە زادەی ئەو دوو حیزبەیە کە لە ئێستادا لە هەوڵدان بۆ دۆزینەوەی بچووکترین خاڵ بۆ تاوانبارکردنی یەکتری و ئاراستەکردنی تەواوی قەیرانەکان بۆ لایەنەکەی بەرامبەر. لەم چوارچێوێشدا سیستەمی هەژماری من کە مایەی نیگەرانی و ترسی زۆرینەی موچەخۆرانی خەڵکی کوردستانە بۆتە یەکێک لە ئامڕازەکانی بانگەشەی هەڵبژاردن و سەرکردە و بەرپرسانی یەکێتی لە میدیاکانەوە بەشی ئۆپۆزیسیۆنیان نەهێشتەوەتەوە تا قسەی لەسەر بکەن، لە کاتێکدا هەر بەرپرسە ئیداریەکانی ئەو حیزبە فەرمانبەر و موچەخۆرەکانیان ناچار کردووە بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژمارەکە. یەکێتی بە جێگری سەرۆکی حکوومەت و بە 5 وەزیرەوە لە ئەنجومەنی وەزیرانە لەگەڵ گۆڕان بەیەکەوە ئەیانتوانی ئەم بابەتی هەژماری منە ڕەتکەنەوە کە ئەمەیان نەکردووە لە حکوومەتە لە لا کۆڵانێکە سەرۆکی حیزب یا ئەندامی مەکتەب سیاسی یا وتەبێژێک هیچ بەهایەکی نییە. تۆ هەرچی چەند ساڵە تۆ لە ناو حکوومەتەکەی کاکە با ئەم کابینە حساب بکەن بە تەنها 5 دانە ساڵە تۆ جێگری سەرۆکی حکوومەت لە ناو حکوومەتەکە هەیە، یعنی تۆ قبوڵی نەکردووە قبوڵت کردووە ئەم جێگری سەرۆکی حکوومەتە کارتۆنێک بێ هیچی بەدەست نەبێ، یان هیچی بەدەست نەبووە یا هیچی بەدەست بووە. ئەگەر هیچی بەدەست بووە بۆ ئەم هەژماری منەی ڕەت نەکردەوە لە بانکی ئەهلی. دەوترێت پرۆژەکە بیرۆکەی جێگری سەرۆکی حکوومەت بووە کە یەکێتیە و لە پەرلەمانی عێراقیش یەکێک بۆ لەوانەی دژی ناردنی موچە بووە لە ڕێگەی بەغداوە. بەڵێ سەبارەت بە هەژماری من دیارە پارتی و یەکێتی هەردووکیان شەریکن لە هەژماری من و ئەو سیاسەتەی کێسەیەکێتی پەیڕەوی دەکات باز لەو دەکە ئەوان لەگەڵ هەژماری من دانین لەگەڵ تەوتینن دوورە لە ڕاستی و جۆرێکە لە دووڕووی لە ماوەی ڕابردوو لە ئێستاشدا یەکێتی فشاری لە موچەخۆران کردووە بۆی هەژماری من سەر بگرێ و لە بڕیارەکەی دادگای فیدراڵیش کە لە 21/2/2024 دەرچووە ڕێگەی داوە نەک ئیدارەی سلێمانی تەنانەت فەرمانگەیەکیش ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ بەغدادا بکات لە پرسی موچە لە پرسی بە بانکیکردن، بەڵام یەکێتیەوەی نەکردو ئێستا بۆ چاوەشەکاری و بۆ هەڵبژاردن باز لەوەرکە کە لەگەڵ هەژماری مندانیە. لە ڕاستیدا پارتی و یەکێتی وەکو یەک شەریکن لە هەژماری من و شەریکن لە قازانجەکەشی. لە ئێستادا لە سنووری پارێزگای سلێمانی فشاری گەورە لەسەر موچەخۆران دروست کراوە بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من و هەڕەشەی بڕینی موچەش لەوانە دەکرێت کە پڕی ناکەنەوە. لەگەڵەوەشدا کەمترین موچەخۆر هەژمارەکەیان دروست کردووە و داوا دەکەن بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ بکرێت و موچیان لە بانکە فیدراڵیەکانەوە بۆ بێت. ڕامیاب عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.